عزیزان و خۆشەویستان، ئێمە ئەچینە سەیران لە ماوەدا. لە هەفتەی ڕابردوو هەندێک بابەتمان باس کرد بە گەشت و گوزار. یەک خاڵێکی تر مابوو حەزم کرد ئەوش بخەینە ڕوو، ئەوش پاراستنی ژینگە. ئەچینە دەرەوە ئەبێ بزانین پاراستنی ژینگە واجبێکی شەرعیە لە سلام. لەو شتەی کە ئازاری بچووکە هەتا بێت، پێغەمبەریان عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی کەسێکم بینی لە باشدا، فەرموویان ئەی پێغەمبەری بە سەبەب و هۆکاری چی کار و کردار؟ فەرمووی ئەو پیاوە کە چووە باشدا، خوای گەورە ئەو کار و کردارەی قبوڵ کرد لەبەر ئەوە بوو لە خەدارێکی لەسەر ڕێگای موسڵمانان لادا، واتە ئازار. ئێمە چینە دەرەوە ئەبێ پاراستنی ژینگە چیە؟ هەر ئاوێ پاکە پیسی مەکە. ئەو یەکەمە، هەر ئاوێ خەڵکە چێتە دەرەوە لە لێوای ئاوەکە دانیشە، تۆ نابێ بچی پیسایی بکەیتە ناوە، بە تایبەتی دایک و خوشکان نابێ مناڵەکەی بەری لێوێ داینەوە دوای حەفازەکە فڕەداتە ناو ئاو، یان نابێت تۆ بچێتە ناو ڕاستی ئاوەکە دەست بگەیتە ئاو. نابێت تەنانەت لە لێوایش ئەگە بزانین پیسیەکان نابێت، چونکە تۆ لێی سەرۆ خەریکی ئەوەی لەو سەرۆ لەوەیە کەسێک ئەوە لێ بخوای خۆی بشۆی دەستگوێژی پیاوەکەی، ئەمە گشتی گونەحباری بوو، چونکە پێغەمبەریانە فەرمووی نابێت لە سێبەری دارا دانیشی سەر ئاوەکە، نابێت لە ڕێگادا، ئەمە لەعنەتی لەسەر. ئەمە پێغەمبەریانە فەرمووی بیپارێزە ژینگە. کاتێک دانیشی چێش دەبەی لەگەڵ خۆتەوە چیتە دەرەوە، ئەو نەبووە ئیسراف مەکە. ئەوەی سەرەکی دوایەوە بەشی دوو عایلەی تر شفڕە دراوە، عایلەی دوو ئەوە تا بە بەچاوی خۆتە ببینە ئاو نییە بیخوا، نان نییە بیخوا لە دونیادا، تۆ بۆ ئەوە ناوەی نیمەی فەڕەدەی ئەوە نەبکە بخۆ. پێغەمبەریانە فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ئەوە نەبکە ناو قاپەکە لە ماڵیشدا. دەستوورێکی زۆر جوانە لە ئێرانە، تەنانەت شارە دوورشەوە دوو قاپ لەمەی گەورە دێنن شۆربا و لەگەڵەوەکە لە ناو ڕاستی سفرەکە دایدێن، قاپەکان بە بەتاڵی تێنن، هەر کەسێ ئەو ئەندازێ ئەو نێ تێکای خۆ لای ئەمەنێ قاپەکە ئاوا پڕێ لە پاڵە شار نیمەی ناخوا ڕبعی فرا سێ ڕەبیشی فڕادا. ئەو ئیسراف نییە ئازیزان، ئەی چییە؟ ئەو خولە خۆبایی نییە؟ چییە؟ بۆ وەنی تێکەی کەمێکی بۆ تێکە خواردی بەرد بۆیە عەزیزان دەبێت ئەوە نەژبەی ئیسراف نەکە. وە دوایە لێش دانیشی هەشتی بەلایەکە فڕە مەدە، ئی چۆن نەبێ ئێکێ باگی کاتەوە بۆ فێربینی ئەمە دەنگ و ساعت بگەینە هەر شوێن ئەمە چی؟ هەمووی بەلایە عەلاوەیەکی جوان گشتی بکە ناو یەکەمی پۆستە لە شوێنێکا داینە بۆی هەواز شوێنی ئەمە الحەمدوللا هەیە، بەڵام ئەمانەوە باشتر، جوانتر، چاکتر، بەرەو پێشتر ئەمانە بکرێ داینە. ئەوەشی بەکەڵ بنای ئاگرەکە بە جوانی بکشوێنەوە، با دوای دنیا کاون نەکە سەلەمەکە بکشوێنەوە ئاگرەکە، بۆ ئەمانیشی کەوا پشتی مەکە ناوێ کوفڕەیدا نانە لە چێشتە بەجیا داینە، ئەوە کاریش بەجیا داینە. وا دووبارەیشی دەکەمەوە لێخوڕنی سەریع مەکە، سارە مەدەنە دەست مناڵەکانتانەوە لە کاتی گەشت و سەیران بین لا خۆت لەگەڵیان. گەنجە جوانەکە عەزیزەکان، ئەوەنەی ڕوح و دڵ شیرینی گەنجەکە، بەخوا هەر گەنجێک خوانەکە لە ناوچێ هەمومان ئازار و چێشت دڵمان ژانەکە، ئامان و سەد ئامان سەرتان ماچەکەین، دەستان ماچەکەین کە ماتۆڕ لێ ئەخڕن لەسەر با جەرگی دایک و باوکی خۆت نەسپێرین بەرامبەرەکەش. ئەم ماتۆڕە ئامێرە بەکارهێنانی بۆ خێرە نەک بۆ شەڕ. سیارەکەش خوای گەورە دایک باوکت دایکە ئەزیەتی کێشاوە، ماندووی کێشاوە، گەیە تا ئێرە تام ساری کڕی. ئەگەر خوش دایە پێ سوپاسی بکەین، چاکەی پێ بکەین، عەزیەتی موسڵمانان مەدە.